ئەی زەمانەکەی گۆڕاوە هیچ کەس دڵی خۆش نییە هەرچیش کە پێیەکەنێ بەخوا بەڕاستی نییە برینێکە لە دڵمان مەحاڵە چارەی نییە هەندێک ئازار لەسەر خۆن بەڵام کۆتایی نییە هەیارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بیرەنگی بوارێ یارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بیرەنگی بوارێ بەخوایەندە بیر یەکەم باڵم هەبا بۆی دەفریم ئێستا شەوان بەتەنها بە بێدەنگی بۆی دەگریم ئاخر کە دڵتەنگە بووم ئەو گۆرانی بۆ ئەچڕیم لا مێزیە گرتم درمێزکەکانی ئەفریم هەیارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بیرەنگی بوارێ یارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بیرەنگی بوارێ ئەی بوومە پەندی زەمانە یا ڕۆیی بەجێ یەژدم ڕۆی بەدەم گریانەوە ئەڵقەکەی نایە مژدێم ئاوەڕی نەدایەوە شکاندی شوشەیەتم با دڵێکی بیمارۆ لە خۆم و ئەویش بەردێم ئێمەوامان دانابوو وەچانی دەستی یەک بین لەگەڵ خۆشی و ناخۆشی هەمیشە لەگەڵ یەک بین نەمان دەویست بۆ ساتێ لە دووری باڵای یەک بین وا بڕیار بوو بۆ پیری دار عەسای دەستی یەک بین دەیارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بیرەنگی بوارێ یارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بیرەنگی بوارێ
دا بڕ